چونکە لە یەک چرکەیە 10 تریلیۆن فۆتۆن ئەچێتە چاوی ئینسانەوە، ئەیدا لە 100 ملیۆن خانە لەسەر شەبەکەی چاوی تۆ چۆن ئەزانت چی ڕۆیە لەناو ئەم شەبەکەیە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ألم نجعل له عينين ولسانا وشفتين. وای گەورە فەرمێ ئایا من دوو چاوی سرم بۆ ئینسان دروست نەکرد و لێ و زمانیشم بۆ دروست نەکرد؟ الله، کەواتە ئەمە یەکێکە لە نیعمەتە گەورەکانی پەروەردگار بەسەرمانەوە کە ئاراستەمان کات بۆ ئەوەی کە ئەو چاوەی کە بۆ شت پێی ئەگەڕین بزانین جارێ خۆی دەچی دروست بووە. ئەم ڕووناکیە ئەچێتە ناو، ئەبێ بچێتە سەر شوێنێک لە شەبەکیەیە. شەبەکیەش لە پشتەوەیە، پەردەی سێمی چاوە. پەردەی یەکەم سکلێرایە، پەردەی دووەم ئەوەیە کە بۆری خوێنەکانی تایە، پەردەی سێم ئینجا شەبەکی ڕێتینایە کە ڕووناکی ئەگاتە ئەوێ. شوێنێکی هەیە پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ ماکویلا. ئەم ماکویلایە تەرکیزی بینینەکە لەسەر ئەوەیە، واتە هەر هەموو ئەوەی کە بینیتە ئەلێوەنەیە کۆ بێتەوە. لەناو ئەویشە شوێنێکی تر هەیە کە چاو ئەوەی تر تەرکیزی تیا زیاد دەکا و دقەی چاوی تیا زیاد دەکا بۆ ئەوەی کە تۆ ئەو شتێک کە ئەتەوێ سەکەنە بینینی چاوی من 180 پلەیە کە سەیری جەنابتانەکەم یان جەنابتان سەیری منەکەن، بەڵام ئەو شوێنەی کە سەیری دەممەکە یان سەیری بینەرەکەکەیت ڕێک وەکو خۆی لەسەر ئەو شوێنەیە تەرکیز دەکات. اینجا تەرکیز دەکات چی ڕۆدا؟ لا ئیلاهی، ئێم بەزەزانی سیرکەین، بەزەزانی نەزەرکەین، بەزەزانین ببینین. نازانی ئەم چاوە لە ماوەی 1 لە 1000 چرکەیەکە ئەمەن ڕسمەت بۆ ئەگۆڕێ ڕێک بۆ منتاجەکە ئیجوێژ دێتەوە بۆ مێشک. چۆن ئەزانت چی ڕۆیە لە ناو ئەم شەبەکەیە؟ یەکەم ڕووناکی کە ئەچێتە سەر پەردەی چاو ئەچێتە سەر شوێنێک لەگەڵ پرۆتینێکا کاردێکەکە پێوتێ سیس ڕەتینە 11. خوا مامۆستات لە پشتانە تێناکی تێبگە کوڕم، بەس بۆ باسەکەم، بەس بۆ ئەوی کە بزانی چییە گوزەرێ. کارلێکەکە فۆتۆن و ئەمە کارلێکەکە، دوایی ئەویش لەگەڵ شتێکی ترە، لەگەڵ ڕۆدۆپسینە، دوایی ئەویش لەگەڵ ترانسدەکشنە. ئەمانە هەر هەمووی کارلێکەکەن، ئەمانە پرۆتینێکی ئاڵۆز بەکارێن. دوای ئەمە شتێکی تر دروستەکە پێوترێ GDPK، ئەمە مختصرە بۆ خۆی. دوایی کەیەکی لێ بێتەوە بێ GDP، دوایی مادەیەک و ئەنزیمێکی بۆ ئەچێ پرۆتینەکەی لێ ئەکاتەوە، مادەیەکتری لێ ئەکاتەوە، دوایی GDPM دروستە بێ. دوایی GDPM لەناو شەبەکەی چاوا کەمەکە، کە کەمی کرد ڕێژەی ئاوێنات کەمەکە. خەبتانە بێ دوکۆرەکانی زۆر لەمە تێناگەن بۆ معلوماتان، بەڵام بۆ ئەوەی کە بزانن لە ماوەیەکی کەمە تۆ بۆ ئەوەی کە 1 نقطە ببینی، 1 خاڵ ببینی چییە گوزێرە لە ناو چاوتا. اینجا هەموو ئەمانە ئاوێنەکان کەمەکە، ئاوێنەکان کەمی کرد سۆدیۆم گۆڕانکاری بەسەرایە لە پەردەیەکەوە چێ بۆ پەردەیەکی تر. ئەمە شەحنەیەکی کارەبایی دروستەکە. شەحنە کارەباییەکە ئەگەوەزێتەوە بۆ دەمار، دەمارەکە یا بە دەمارەکەی تەنیشتی، دەمارەکەی تەنیشتی یا بە یعنی هیچیان ملیمێک نابنم دەمارانە. بەڵام لە ناو ئەم شێبڵی چاوەی تۆیە 9 ملیۆن بۆ 1 ملیۆن شێبڵی تایە کە ئەم ڕووناکی ئەگوێزرێتەوە. هەندێ بینینمان هەیە بەس ڕەش و سپیە، هەندەکەی تر ملەوەنە بۆ ملەوەنەکە، هەندێکیان بۆ تاریکیە، هەندێکیشان بۆ ڕووناکیە، هەندێکیان لە شوێنەکە ئیشەکە. بەڵام خوای گەورە هەموو احتیاطێکی بۆ دروست کردووی. ئەم ئاوێنە کە ئەگوازێتەوە چێ بۆ مێشک، ئەچێتە بەشی پشتەوەی مێشک. لێ ڕێنەیە خوای گەورە جا لە بەشی پشتەوەی مێشک ئەچێتە بەشی منتاج، دوای چێتە بەشی شتنەوە، دوای لەگەڵ سەوتا لێکیە دەبلەجەیەکە بزانێ ئەم کەس ئەم قسانی وایە تەواوە لا ئیلاهە ئیلا الله.
حەڤە ملیۆن دانە دەمار تەحلیلی ئەم بینینی تۆکات. سبحان الله لە یەک شوێنە، لە شوێنەکەی تریشە حەڤەی تر هەیە، حەڤە ملیۆنی تر، هەر هەمووی پێتەڵە کاکە ئەوەی کەسە بەرامبەرە وەستاوە مامۆستایەکە نسیحەت دەکا، دەرسی لێ وەرگرە، سەیری ئەم دنیا و فەزا گەورەیە کە بەم دوو هەڵماتە بچکۆلەیەوە ئەم دنیای پێ ببینە، ئەم کەونە، ئەم دەشتە بەرین و فراوانە، ئەم فەزایە، بەم تۆزە بەڵێ دەرس دەداتێ، فێری عیبەرتەکە. هەر هەموو ئەمانە ئەبێ ڤۆڵتاژ بگۆڕێ، ئەبێ ئەمپێر بگۆڕێ، ئەبێ تەزوو دروست بێ، ئەبێ ڕسمەکە بە جوانترین شێوە بشۆرێتەوە. دوای پێتەڵێ ئای کاک فڵان کەس وەڵاهی زانی پیر بووی، زانی پیر بووم، ئەی من ساڵی نەمووی پێش تۆم بینی، یعنی خەزنیشی کردووە، بەڵێ یەکسەر میمۆرەکەی لە خۆی هایەتی، بەراوردی ئەم دوو کامێرەیە بکەم زانم چەند جیاوازن، چەند فەرقیان هەیە، بەردەوام شەو و ڕۆژ چاوکەرەوە ماندوو نابێ، کارەبای لێ نابڕێ، ئیشەکات، بینینەکەی خودیە. تۆ زانیت بەس کە چاوەکەی تۆ ئەبینی یعنی چی؟ معنای زۆر زۆرە کوڕم. نیعمەتی ئەمە بزانە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ، خوای گەورە فەرمێ ئەگەر کەسێ حەبیبەتەکەیم لێسەنەوە، خۆشەویستەکەی نا، یعنی چاوەکەی، کەریمەتەکەیم لێسەنەوە، یعنی چاوەکانی بە هەردووکی هاتووە، ئەفەرمێ ئەگەر هەر کەسێک خۆشەویستەکەی خاوەن ڕێزەکەیم لێسەنەوە، ئەوەی کە زۆر خۆشەوێ، ئەوەی کە بیلبیلی چاوانێتی، ئەفەرمێ هیچ پاداشتێکی بۆ نابینم ئیلا بەهەژ نەبێ. الله ئەکبەر، بە شەرتێ سەبری لەسەر بگرێ. ئەگەر بمانەوێ کەسێک زۆر بە شیرینی بانکەین، چاوەکەم، بیلبیلەی چاوم، چاوە ڕاستەکەم، بتەوێ ئیشێ بۆ یەکێکی کورە بەسەر ئەو چاوانم، الله چەند جوانە، چەند عەزیمە. هەر کە باسی چاو بکرد بزانە باسی شتێکی ناسکەکەی، بزانە باسی نیعمەتێکی گەورە ئەکەیت. بۆیە بەڕێزەکانم ئەم نیعمەتانە نابێ هەروە بەڕێیکەین، ڕۆژێکە بێ داهێنین، ڕۆژێکە بێ لە دەستمانە چێ، بۆیە بێت قیمەتی بزانین، قەدری بزانیت، بزانی ئەوە بۆ چی دروست کراوە، بۆ چۆن هاتووە، چۆن ئیشەکات، وردەکاری ئەمانە چییە؟ بەخوا هەرم باغە و هینە نییە. چاویش هەرەوەنگە تێکچوو، چاویش هەرەوەنگە نەیبینی، چاویش هەرەوەنگە گۆڕانکاری بەسەرا هات. ئەلە دکتۆر جان دوورە بینم نزیک نابینم، دکتۆر جان نزیکە بینم دوور نابینم، دکتۆر جان چاوم تەڵخە تەڵخ، دکتۆر جان چاوم بۆ ڕووناکی خراپە، بۆ بینین خراپە، بۆ خوێندنەوە خراپە، بۆ سایقی خراپە. هەر یەکە و جۆرێ چاویلکی خۆی هەیە. بۆیە ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە، ناکرێ و ناکرێ داینێ بەدیا ڕسمەوە، ناکرێ داینێ بەدیا مسەلسەلات و ڤیدۆوە، ناکرێ بە دوای یاریەوە بیت، ناکرێ چاو بڕەتێنی. ئەبێ بزانی ئەم چاوە چۆن و بۆ لەکوێیە بەکاری هێنی، چ کاتێک چاوەکەیتەوە. خۆ ئەگەر دکتۆرێ پێمان بڵێن ئەو چاوی کە بۆم چا کردویتەوە ئەبێ ڕۆژی ئەموو چار قەترەی تێکەیت، بیشوی 5 جار دەستنوێژی پێ بگری، ئەڵێ چی؟ ئەڵێ بەسەر چاو، ئەڵێ بەسەر چاویشە؟ بەڵێ. ئێگە پێی وتی ئەبێ ڕۆژی سعاتی 2 سعات بەکاری بێنی، ژە چاوەکە لێسەنەوە. چێ منەتی کردو بەسەر چاوتە؟ ئەم چاوانە کە لە دەستەیە بە هیچ خەرەبوو ناکرێتەوە. ئەو پەڕی دکتۆرێ بێت چاوێکی دەستکردە بۆ دانێ، یان چاوی مردوویەکە بۆ بچێنەکە هیچ نابینێت. بەڵێ ئەگەر هەموو ژیانمان بمانەوێت پاداشتی نیعمەتێکی یەک چاومان بینەوە پێمان نادرێتەوە. بۆی بەڕێزەکانم تۆ خاوەنی مەلایینیت، تۆ خاوەنی ملیاراتیت، ئەم چاوت بە پارە بەراورد ناکرێت، لەبەرەوە قەت خۆ بە فەقیر مەزانە، خاستەن چاوێک بۆ گوێیەک کە خۆ پێ دۆزیەوە. تەواو ئەگەر خوا دۆزیەوە هەموو شتێک کە دۆزیوەتەوە، ئەگەر خواشی لێون بوو ئەوە هەموو شتێکە دۆڕان، دڵە بە هیچ خۆش نەبێ. أولئك الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة. ئەوانن کە خۆیان و ماڵ و مناڵ و پارە و هەمیە دۆڕێنن. دۆڕان هەرەوە نییە، دۆڕانەوەیە کە چاوت
ڕاستی پێ نەدۆزیتەوە. دۆڕانەوەیە کە ئەو نیعمەتانی خوای گەورە لە شوێن و کات و جێی خۆیان بەکارنێنی بۆ ئەو مەبەستەی کە بۆی دروست بووە ئەلێوانای نێڕەتێنیت. نیعمەتێکە کاتیە پێمان بەخشاوە ئەمانەتە دەستمانە چێ لەبەرەوە بە چاومان لە چاومان بێ ئاگاداری بکەین و خزمەتی کەین. ئەو چاوانەی قەتادەی کوڕی نوعمان بێ کە لە یەکێ لە غەزوەکانە چوو لە خزمەتی پێغەمبەری خوا خۆی کرد بە دەرع بۆ پێغەمبەری خوا بۆ ئەوەی کە هیچ تیرێک هیچ ڕمێ بەر پێغەمبەری خوا نەکەوێ لە پڕ تیرێک هات و چاوی دەرهێنا. الله چاوەکەی کە هاتە دەرەوە ئاوەکەی بەسەر گۆکەیە هاتە دەرەوە ئەو تۆزە ئاوی کە تایە بوو. سەحابەکانتیان بیبڕە فڕێ بە کەڵکی نەماوە تازە چاوەکەی ئاوا خستە سەر دەستی هێشتەوە چونکە دەمارەکانی پیوە مابوو لە پشتەوە هێنای بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خستیەوە شوێنی خۆی. دوایە فەرمێ لە چاوەکەی تری بەهێزتر بوو لە چاوەکەی تریشی جوانتر بوو. چاوی بۆ ئەمەنە بێ بۆ چی باشە لە پێناوی ئەمەیە داینەنیت چاوت بە دیار شاشەوە شوێر مەکە لە کیسی مەیە قدری نیعمەتەکەی بزانە. بۆیە بەڕێزەکانم ئەم چاوە ئەگەر کلیشمان تێکرد وای لێ بکەین کە کلی ئیمان بێ کلی دین بێ کلی بەرپەی سەحابە و پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم تۆزی پێی ئەوان بێ بیکەین بە کلو بیخەینە چاومانە و چاومانی پێڕەشکەین چاومانی پێگەشتکەین چونکە شوێن پێیەکانی ئەوان ئەبێ بەدوایە بڕۆین و هەڵگرینەوە. فەرمێت گەردی ڕێ هەستاوە جێداوا ئەکا بەختە ماڵی چاوی چێ ئاواکە. هەڵەیە گەردی پێی پێغەمبەر و سەحابەکان و پێشینەکان و مامۆساکانی پێشخۆمان ئەوە گەردی پێکانیان هەستاوە و بەرز بوونەتەوە ئەنجا پیا ئەو پیاوەیە کە چاوی بەو گەردانە بپشکتێ و بگەشێتەوە و ئاوا بێتەوە جارێکی تر چاوی ئاوا بێت چاو گەردی ڕێ هەستاوە جێداوا ئەکا بەختە ماڵی چاوی چێ ئاوا ئەکا وەردەژێرێ ڕوو کە سوژدەی بەر ئەبەم هەی دەڵێ کەی نێژی ڕۆژ ئاوا ئەکا چاوە جێی ئەو شۆخە بێ وتم و وتی ئەمە لا شێخە قسەی بێجا ئەکا کوشتەی ئەو چاوم لە جەمعی کوشتەگان خەنجەری مژگای منها ئەکا چاوەکەی بەی دەستی مەستی شەکەچی هەر بە لەحزێ فیتنەیە بەرپا ئەکا ئەو کە دڵدوو قەد ئەکا شیری برۆی ئیتر خەنجەر بۆ بەقەت خۆیە ئەکا زامی دڵ وێران و ماڵاوا تەبیب ماڵی وێرانم کە ماڵاوا ئەکا تورکی چاوی مستی مەحوی مژدە بێ وا کە بابی جەرگ و دڵ داوا ئەکا. بۆی بەڕێزەکانم ئەم چاوانە ناکرێت تەنها بڵین کامێرەیەکە بەڵکو پێکاتەیەکی زۆر ئاڵۆزە کە بینایەکە بۆ خۆی لە بینایی دەواازەیە کە بەڕووی دنیاە ئەمان کاتەوە ئەگەر لە دەستماندا غیری خوا کەس ناتوانێت بۆمان بژێڕێتەوە. بۆیە قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم من إله غير الله يأتيكم به. ئەگەر خوای گەورە چاوەکانی لێسەرنەوە چ خوایەکی تر هەیە بتانداتەوە. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. یاخود ئەچیت عەدەسە لەسەر عەدەسە بۆ چاوەکان تێگۆڕی یاخود نازانین لە مستەقبەلە چی پێڵوێکی تر و چی شێوەیازێکی تری تجمیلێتە ئاراوەکە ئینسانەکان چاوەکانی خۆیانی پێ تێک بن.